حتى ئەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرموو بوو ساڵی 1995 وایە نەزانی کە ئینسان 340 جمگەی هەیە، دوای دەرکەوت لە هەر یەک لە جۆکانیا 10 جمگەی تری هەیە و ڕێژەی جمگەکان بە کولی لە لەش ئینسانە کاتە 360 جمگە، کە ئەمەش موعجزەیەکی حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم. هەموو ئەمانەش پێویستیان بە جوڵەیە و لە کاتی نوێژە هەر لە سەر ئاوە هەتا وەکو نوێژ تەواو بێ هەرچی ماسوولکەی ئینسانە بەوانەی کە کژە بن و بەوانەی کە خاو بنەوە هەمووی بەبێ ئیسtisنا تایە ئەجوڵێ کە ئەمەش ضرورە بۆ تەندروستی بۆ بەردەوامی لاشە. چونکە لە بەحسێکی سویدیا دەرکەوتوو ئەڵێن ئەو ئینسانانی کە ئەیانەوێت ڕاضە بکەن یاخود تەندروستیان خۆش بێ ئەبێ ڕاضەکەیان بەردەوام بێ، نابێ مۆڵەتێک نابێ کاتێ بیکەن و کاتێکی تر نیکەن، نابێ سەردەمانێ بیکەن و سەردەمانێ نیکەن. بۆیە نوێش بەردەوامەیەکی هەیە و ڕۆژانە چەند جار دووبارە ئەبێتەوە بۆ ئەوەی کە ئەم حرەکە و ئەم جوڵەیە حتا با بە سەری پنجە و سەری قاچەکانی ئینسانیش بۆ ئەوەی کە هەمووی بەبێ ئیسtisنا بجوڵێ.